ئەبێ پەنا بۆ ئەوە بین لەگەڵیان دابنیشین قەناعەتیان پێ بێنین. گۆڕینی دیموگرافیا و سەپاندنی ئەمری واقع لە کەرکووک و ناوچە کێشە لەسەرەکان لەلایەن پێکهاتەی عەرەبەوە بابەتی گفتوگۆی ئەو ڕۆشنبیر و کەسایەتیانە بوو لە یەکێتی پەرلەمانتارانی کوردستان دەیانەوێت بەیەکەوە چارەسەرێک بۆ ئەو کێشەیە بدۆزنەوە و ئاراستەی حکوومەتی هەرێمی کوردستانی بکەن. ئێمە لە یەکێتی پەرلەمانتارانی کوردستان بە هەستکردن بە بەرپرسیارەتیەوە ویسمان لەم باردۆخە قسەی خۆمان هەبێ لە ڕاستیدا چونکە کەرکووک بە باردۆخێکی ناهەمواردا تێدەپەڕێت ناکرێمە قسەی لەسەر نەکەین. ئەمڕۆ نوخبەیەکی سیاسی و پەرلەمانی و ئەکادیمیمان کۆ کردەوە کە زۆربەی زۆریان پەیوەندیدارن بە باردۆخ کەرکووکەوە بۆەوەی گفتوگویەک بکەین لەسەر چۆنێتی مامەڵەکردن لەگەر ئەم قۆناغی کەرکووک و ناوچەدا بڕێنراوەکان و ئێمە لە ئەنجامدا کۆمەڵێک تەوسیات بەرزەکەینەوە بۆ حکوومەتی هەرێم بۆ لایەنە پەیوەندیدارەکان بۆی بتوانین استیفادە لێ بکەن و کارێکی لەسەر بکەن. لە دوای ڕیفراندۆم پێکهاتەی عەرەب و تورکمان پلانێکی وردیان بۆ تعریبکردنی کەرکووک داڕشتووە و ژمارەیەکی زۆری عەرەبیش هاوردەی کەرکووک کراوە. حکوومەتی هەرێم و ناوەندیش بڕیاریان داوە لێژنەیەک بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیە دروست بکەن. حکوومەتی هەرێمی کوردستان ئەم بابەتەی لەگەڵ حکوومەتی ئیتیحادیدا باس کردووەوە بڕیار وایە لجان دروست بکرێەوە سەر لە نوێ بۆ چارەسەرکردنی کۆتایی چارەنووسی ناوچە جێناکۆکەکان ماددەی 140 و لیژنەکانی ماددەی 140 تەفعیل بکرێتەوە. ئەمە یەکێکە لە ئەو بابەتانەی کە پێویستە بەرنامەی بۆ دابنرێەوە لە داهاتوودا لە دانووسانەکان لەگەڵ حکوومەتی عێراقیدا بکرێتە نەخشە ڕێگای چارەسەرکردنی کێشەی ئەم ناوچانە. بڕیارە لە ساڵی ئایندەدا دوو پرۆسەی گرنگ لە کەرکووک ئەنجام بدرێت کە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگا و سەرژمێریە. بەڵام کورد ئەو دوو پرۆسەیە بەیەکێکی تر لە پلانەکانی عەرەب دەزانێت بۆ بچووکردنەوەی پێگەی کورد لە کەرکووک و سەپاندنی ئەمری واقع. سەرژمێریەکە ئەو واقعی لە دوای 16 ئۆکتۆبەرەوە چەسبیوە لە دوای 16 ئۆکتۆبەرەوە ئەو گۆڕانکاری و دیمۆگرافیک ئێستا ڕوویداوە ئەو ئاوەرەبوونی کە ڕوویداوە. دووەمیان یاساکە یاسای هەڵبژاردنەکانی پارێزگاکان و ئەوەی بۆ یەکەم جار کەرکووکیش بەشێ بێ لە ئەو پارێزگانەی کە هەڵبژاردنی تیان جامەدرێت. سێم سەرژمێری بە بڕای منەمە هەموو یەکتری تەواوەکەن بەشێکە لە نەخشەیەکی هەمەلایانە بۆ ئەوەی کورد بە ئاسانی نەتوانێت جارێتتر باز لە جێڕانەوەی ئەو ناوچانە بکە. ئیتر کورد خۆی و دۆخی ناوخۆی ئاوایە چی هەیە بەرامبەر ئەم شتانەمە پرسیارە گەورەکەیە کابێ کورد و بەتایبەتی بڕە بە دەستەکان جوابی بەرەوە. هەرچەندە ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر بووە هۆکاری سەرەکی بۆ لە دەستدانی کەرکووک و ناوچە کێشە لەسەرەکان، بەڵام ڕێک نەکەوتنی یەکێتی و پارتی لەسەر پۆستی پارێزگاری کەرکووک کە پشتی کووردە بووەتە ڕێگا خۆشکار بۆ جێبەجێکردنی ئەو پلانەی کە پێکهاتەکانی تورکمان و عەرەبی شارەکە دایان ڕشتووە بۆ دابڕاندنی یەکجاری کەرکووک لە کورد و کوردستان و گۆڕینی دیموگرافیای شارەکە. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.